لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگ بوون. وەکو لە سەرەتای هەموو بەرنامەیە کە بەبیر بینەرانی خۆشەویست دێنینەوە کە ئەو بەرنامەیە تایبەتە بە چۆنیەتی باڵێن دروستکردنی پێشەنگێکی چاک کە ئەمەیان ئەو بەرنامەی 47مین بەرنامەیە کە لە بەرنامەکانی پێشوو باسی پێنج بنچینە چەند بچینەیەکی سەرەکیمان کرد کە ئەو بچینان دەبتە هۆی ئەوەی کە ئینسانێکی پێشەنگی چاک دروست دەکەین کە بنچینەیە کەمان باس کردیە کە بەهایەکان کە ئەویش پێنج خاڵی دەگرتۆ بنچینەی ئیمانی بوو، هەروەها نەفسی بوو، هەروەها ئەخلاقی بوو، هەروەها ئەزموون بوو، هەروەها بەخشین بوو. لە پاشەوەی هاتینە سەر پلان کە ئێمە ئێستا کە لە بنچینەی دووەمین، لە بنچینەی دووەم باسی بوارمان کرد کە پێویستە ئینسان بواری هەبی، پلانی هەبی لە دیارکردنی بوارەکەی. هەروەها باسی خاڵێکی تریشمان کرد کە ئامانجەکانی، هەروەها پلانی هەیە بۆ ئامانجەکانی. هەروەها خاڵی سێم باسمان کرد کە پلەبەندی هەبی، ئەو پلەبەندیە لە بینی ئامانجەکانی هەبی. لە پاشەوەی هاتینە سەر خاڵی چوارەم کە باسی هاوسەنگ بوونمان کرد کە لە بەرنامەی شەشەم باسی هاوسەنگ بوونمان کرد و گوتمان بەسمان لە هاوسەنگ بوونەکەدا چییە کە هەروەها باسی ڕۆحیشمان کرد. گوتمان پێویستە کە ئینسان کە هاوسەنگ بوون بکات لە بینی چار پێک هاتە کە کاتی خوای پەروەردگار دەفەرمێ وەفی ئەنفوسیکم ئەفەلا توبصرون کە ئینسان کە لە جانبی ڕۆحی و عەقلی و هەروەها جەسەدی و عاتیفی پێک هاتووە پێویستە لەو چوار پێک هاتانە کە بزانی هەر یەکیان خۆراکی تایبەتی خۆی هەیە کە باسی ڕوحمان کرد کە گوتمان کە یەک لەو شتان دەبتە هۆی ئەوەی ئەو ڕوحی ئینساندا کە مەبەستمان لە ڕوحدا گرنگیدان بە جانبی ئیمانی و هەروەها بیر و باوەڕ و هەروەها پەرستن بوو. هەروەها خاڵیش تر کە ئیزافەی دەکەین کە بریتە لەوەی کە گرنگیدان بەو پەرتوکانی کە باسی تەسکیە دەکات. وەکو دیارە لەقەد مەنە الله على المؤمنین إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم کە کاتێ باسی وەیوزەکیم یەک لەو شتانەی کە کاری پێغەمبەران بۆ کە بریتێ تەسکیەکردنی نفسی ئینسان، ڕوحی ئینسان کە تەسکیە بکە و هەروەها قەد ئەفلح مەن زەکاها کە ئەو کەسە کە فەلاح دەگری و ڕزگار دەبی کە زەکاها کە گرنگی بە نفسی خۆی دەدەکە، ڕوحی خۆی دەگا، ئەو ڕوحی خۆی بەو شێوە ڕادەگری کە خوای پەروەردگار کە کاتێک باسی ڕوح دەکا کە من هووە کە لەلایەن خوای پەروەردگارە کە ناردیت و هەروەها خەڵکی کردی و دروستی کردیان. بۆیە کە باسی پەرتوک دەکەی ئەو پەرتوکانی کە باسی تەسکیە دەکەن کە بەڕاستی من خۆم زۆر ئیسفادەم لە کتێبی علوم إحياء علوم الدين کردی خاصەن بەرجی یەکەم بەڕاستی بەرگێکە کە باسی کە علم دەکا، هەروەها عولەما دەکا کە باسی علم و عولەما دەکەن. مەبەستی عولەما ئەگەر بێت و مەبەستی ئەو کەسانی کە دەبنە پێشەنگ کە کاتێک باسی پێشەنگ بوون دەکە کە سیفەتەکانیان باز دەکەوت، چۆن هەڵسو کەوت بکەن، چۆن هەڵسو کەوت دەکەن، چۆن دەبنە عولەمای سوء و چۆن دەبنە عولەمایەکی کە عولەمایەکی پاک، چۆن عولەمای سەڵاتین و چۆن عولەمایەکی دنیەوین و چۆن عولەمایەکی ئوخڕەوی و عولەمای خوای پەروەردگارە ڕەبانیە. بۆی ئەوانە بە هەماشی و پێشەنجی لەم شتانە نێزیکە. بۆیە کتابی إحياء علوم الدين کە ئەوە کە دەبتە هۆی زیندیکردنەوەی زانستەکانی ئیسلام کە تو بەمانایەکی تر کە بەمانایەکی ڕووکەش لە زانستەکانی ئیسلام نەگەین بەڵکو جانیبێکی بگریە بەری ئەو جانەبەدا ببتە هۆی زیندیبوونەوەی دڵەکان، ببتە هۆی زیندیبوونەوەی عەقڵەکان. بۆیە کتابی إحياء علوم الدين کتێبێکە بەڕاستی هەرچەندە ئەگەر بێت و هەندی ئەقوال و ئەو بابەتە زەعیفانەی تێدایە بەڵام لە ڕووی نووسین و لە ڕووی کاریگەریەکی تەواوی هەیە لەسەر ئینسان کاتێک دەیخوێنتەوە، چونکە ئیستیشهاد بە چەندەها ئایەت دەکا، هەروەها ئیستیشهاد بە چەندەها ئەحادیث صەحیح دەکا، بەڵام لە هەمان کاتیشدا هەندێ ئەقوال و هەندێ ئەحادیثی ضەعیفی تێدایە. ئێمە کە گرنگی بەم کتێبە دەدەین لە ڕوانگەی بەڵگە دروست دەکات. هەروەها کتابی مەدارج السالکین کە ئیبن قەیم بە هەمان شێوە کە ئینسان بەڕاستی ئیسفادەی لێ دەکات کە ئەو کتێبەش کە چەندەها مامۆستا شەرحیان کردووە بە لوغەی کوردی، یەک لەوانە کە دکتۆر عەبدوڵڵاه حەداد کە
هەمووی کە شەرح کردیا بە زمانی کوردی کە ئینسان دەتوانانی ئیسفادە لێ بکە لە جوانبی تەزکیە و لە جانبی نەفس لە جانبی پەرستی کە زۆر ئیسفای لێ دەکەوت جانبیەکی بەهێز دەبی بۆیە ئەگەر بێت و جانبی ڕوحیت بەهێز بۆ ئینسانە بەڕاستی قەت بە هیچ شێوەیەکیە باورین سادی نایگری سادی نای وەکو سەحابە دەبینین ئەو هەموو ناخۆشیانەیان بەسەرداهات ئەو هەموو دژایەتیان کرا بەڵام لەبەر ئەوەی جانبی ئیمانیان بەهێز و بە هیچ شێوەیەکیە بە هیچ شێوەیە کەسانەوە بەڵام هەندێک لەوانەی کە کاتێک دەبینین دەست نەحەبەشە لەبەر ئەوەی ئیمانیان دانەوەزرایە لەبەر ئەوەی جانبی ئیمانیان کزە کاتێک سەفەر کاتێک کە هیزرەتی ئەو شوێنە دەکەن کە تووشی یەک لەوانە کە تووشی پاشگەزبوونەوە دەبێت و تووشی گۆڕینی بیر و باوەڕ دەبی و ئینسان دەبی جانبی ئیمانی خۆی کە هەم لە ڕوانگەی فکری ئیمانی کە بەهێزکە هەم لە ڕوانگەی عملی ئیمانی کە مەبەستمان عملی ئیمانی کە عملی قەلب کە بەڕاستی کە زۆر گرنگدانە بە پرسنە قەلبیەکان چونکە پرسنی ڕووکەش ئەگەر بێت و تەنها پرسنێک بێ بەڵام دەی پرسنی دڵی لەگەردابێ مەبەستمان ئەو پرسنەی کە کاتێک ئینسان دەکا کە نوێژ دەکا کە ڕۆژی دەگری هەروە کە حەج دەکا یا عومرەیەک دەین تۆ یان سەدەقەیەک دەکا یان زەکاتێک دەکا یا ئەذکارێک دەکا یان قورئان دەخوێنی کە ئەم قورئان خوێندنەوە ئەم تەدەبوری تێدای ئەم تەدەبوڕێکی عەقلانی و هەروە تەدەبوڕێکی عاتفی بی کە تەئسیری لەسەر قەلب و لەسەر عەقلی ئەو ئینسانە بکە بیگۆڕی ئەمە دەبێتە هۆی ئەوەی چیە ئەو ئینسانی جانبی ڕوحیەکی بەهێزی تەنها بەڵام ئەگەر تەنها پرسنەکان پرسنێکی ڕووکەشی بوون بەبێ عملی قەلبی تێدا بوو ئەو ئینسانە بەڕاستی ڕوحەکەی ڕوحێکی لاواز دەبێت کە ئەمڕۆ باسی خاڵی دووەم دەکەین کە ئەویش گرنگیدان بە جەستەیە بەلا لاشەی ئینسان کە خوای پەروەردگار کە ئینسانی دروست کردووە هەم جانبێکی کە معنەوی دایتێ هەم جانبێکی جەسەدی دایتێ وەکو کاتێک تەمەشا دەکەین کە خوای پەروەردگار لە سوورەتی ئەنبیا کاتێک باسی پێغەمبەران دەکەین وما جعلناهم جسدا يعني وجعلناهم جسدا يأكلون كبيغمران كخواي پروردگار باسيان جعلناهم جسدا يأكلون الطعام وما كانوا خالدين كاتي باس بيغمران دكا كي اوانش دروس كردي جسدا لجسدك كخواي پروردگار دروستي كردن لا شيء يأكلون هروها يأكلون الطعام كخوراك دخون كخواي پروردگار لي راس دخو باسي خوراكي صدقه خوراكي جستي انسان دكا جستي انسان وما كانوا خالدين بلام كاتي خوراكي دخون وما كانوا خالدين أو جستي هتا نامني كواتا إلى أجل مسمى فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون هروها الروي ناو دروي كلاشا استاك ككاتيك باسي إنسان دكي لا شيء هم مبزمان كجرين جدانا بدروي خوي إنسان كدروي كأوجدي كظاهر ودبيندري هروها بناو خوي عندما كان خوي عندما كان لجرسي له هروها معيدة وهروها زجر وهروها أوابتانا هموي کە ئینسان پێویستە گرنگیان پێ بدە کەواتە گرنگیدان بەجەستا یەکەمیان کە خواردن کە گرنگیان بە خواردنە ئەو خواردنی کە ئینسان دەیخوا کە کاتێک خوای پەروەردگار دەبینی چەندە هەشتی لەسەر ئینسان حرام کردووە إنما حرم عليكم الميتة والدم ولحم الخنزير وما أهل به لغير الله فمن اضطر غير باغ ولا عاد فلا إثم عليه إن الله غفور رحيم كاتي لباسي ما يتدعى كهذا الأكل لحم خنزير ذاك وشتي براز ذاك كأني حرام كذي مسألة كم مسألة شيء هم عبادية هم مسألة شيء تندرستية يا أخوة پروردگار كاتي باز ذاك أحل لكم الطيبات كحرش دي طيبة ما بس لنا طيب هم بس حلال دي هم بس تابع رزق حسنة رزق حسنة أو رزق حسنة كلبو إنسان طواني بخي وحرم حرامش وحرمت عليكم الخبائث خبائث جلس الإنسان إسيا كبيوس إنسان خويل دركادو بوي كسي بيشانك دبيل الروي خوراك دا جرينجي تواب خوراك بدا كيك لو شتانا كبريتل بروجو بون دبتو هوي أوي كبراستي كإنسان جرينجي بتندرستي خوي بدا هر زانبي برسن نويجو هر وشو نويجو هر أو بابتان جبتو هوي أو إنسان كلروي تندرستي شباب شبي هر وها ورزش كردن كبيوس تو كسي كبيشانك الجرينجي بورزش كردن بدا إنزا بقدر توانای خۆی کە وێڵی نەکا هەروە نووسنی تەندروست کە خوای پەروەردگار کە یەکێک لە ئاەتەکانی خوای پەروەردگار کە باز دەکەوە ومەنامەکم فی اللەیل کە باسی نووسنی ئێمە دەکات لە شەودا کە ئەو نووسنە کە نووسنێکی تەندروست بی کە نووسنی تەندروستیش ئەوەیە کە لە پاش عیشا ئینسان بتوانی بنوی تاکو بتوانی زوو بنوی زوو هەڵستەوە نەک وەکو ئێستا کە دەبینین کە ئەو کەسانەی کە خەریکی
کە بابەتی سۆشیال میدیان و سعات 12 شەوێ دێتە سەر تیکتۆک و دێتە سەر کە بە شێوەیەکی ڕاستەخۆ دێتە سەر قسەی لە بۆ خەڵکی دەکات ئەمە بەڕاستی لە تەندروستی لادانە کە ئینسانی موسڵمان دەبی تەندروستێکی تەواوی هەبی لە ڕووی نووسن و لە ڕووی ئەو بابەتانە هەروە هەڵبژاردننی ژینگەی تەواو کەەوەشیەک کەلەوەی کە دەبتە هۆی ئەوەی کە ئینسانەکە بتوانی کە گرنگی بە جەستەی خۆی بدە بۆیە کاتێک فرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسمان کرد وئین لنفسك عليك حق نفسی توش حەقی لەسەرتوە لە ڕووی جەستەیی هەروەها لە ڕووی ڕۆحی کە پێویستە ئەو ئینسانە گرنگی بە نفسی خۆی بدەوە بە شێوەیەک لەو شێوەکان ئازاری نەدا بۆیە قەتلی نەفس ولا تقتلوا أنفسكم قەتلی نەفس کە تاوانێکی زۆر گەورەتر لەوەی کە کەسێکتر بکوژی کەسی دووەم بکوژی چونکە قەتلی نەفس خۆ کوشتنە کە خۆت ئازار دەدەی خۆت دەکوژی کەواتە خۆت مەحروم دەکەی لە شتێک بەڵام ئەگەر بێت و کەسێکی تریش هەمان تاوانێکی گەورەیە کە ئەو کەسە ئەگەر بێت و کەسێکت کوش زانەبی کە مەدانی تۆبەت هەیە بەڵام ئەگەر بێت و خۆت کوش ینی مەزاری تۆبەت نامینێت تۆ پاشگەز بی وڵای کاکە ئێستاکە من پاشگەز بووم و لە پاش مردن لە پاش مردن پاشگەز بوونەوە نییە بۆیە دەبینین کە قەتلی نەفسدا تاوانێکی زۆر گەورەیە ئەوەش کە بۆ ئەوەی ئەو ئینسانە کە لاشەی خۆی پارێزی بۆیە دەبینین یەک لەو شتانەیە کە لە مەقاصدی شەریعی ئیسلامی شاتی کە هاتیە بۆ ئەوی پاراستنی لاشەی ئینسان پاراستنی ئینسان وەکو لە نەفس و هەروە لە هەموو بابەتەکان فی ضمنه کە کاتێک دەبینین ولكم في القصاص حياة دیارە قیصاص لە نەفسیشدا هەیە هەروەها لە ئەندامەکانیشدا هەیە ئەگەر بێت و کەسێک ئەندامی کەسێک بابرین چاوێک یان دەستێک زامدار بکە یان بریندار بکە ئەو ئەباما شێوە ئەگەر بێت و بە شێوێژی عەمد بوو لەو کاتێک کەسەکە قیساسەکەی لێ دەکەینەوە کەواتە کە مرۆڤی پێشەنگ کە کاتێک جانبی ڕۆحی کە لەگەر جانبی جەسەدی کە پێویستە ئەو دوو جانبانە بەڕاستی تەوازنێک بکە نەک لەبەر ئەوەی زۆر گرنگی بە جانبێک دەکە کە ئەو جانبەیە کە جانبێکی ڕۆحیە بە شێوەیەک لە شێوەکان ئازاری نەفسی خۆی بدە بۆیە خوای پەروەردگار کاتی باسی ڕەهبانیەت دەکا ئەو ڕەهبانیەتە چیا ما كتب الله عليه خوای پەروەردگار لەسەر ئومەتی نەسڕانیەکانی دانەنا بەڵام بەخۆیان لەسەر خۆیاندایە بەخۆیان لەسەر خۆیاندایە بۆ هۆی ئەوەی کە دوور بکەونەوە لە جانبی لە جانبی مادی کە جانبی ڕۆحیان بەسەردا زاڵ بوو ئەو جانبی ڕۆحیە کە وەلا ئینسان دەکە جانبی دنیای پشتگوێ بخوا جانبی گرنگیدان بە مادیەت پشتگوێ بخوا کە کاتێک پشتگوێ بخات کە کاتێک باسی جەسەد دەکەین عیبارەة عن المادة وقاتێک باسی جانبی ڕۆحی دەکەین عیبارەة عن الروح والأشياء المعنوية بس ئەو ڕۆح و هەروە ئەو شتە معنەویانەی کە ئینسان بەرز دەکاتەوە کە ئەم دوو جانبە دەوی ئینسانی موسڵمان هەروەها ئینسانی بە شێوەیەک لە ئینسانی پێشەنگدا کە گرنگێکی تایبەتی پێ بدە و هاوسەنگێکی تاوبەت لە نێوان دروست بکە دەینە سەر خاڵی سێم کە پێویستە ئەم ئینسانە گرنگی پێ بدە ئەویش عەقڵە کە خوای پەروەردگار کە 49,000 مشتەقاتی عەقلی هێنایە یەک لەو شتانە کە ئەفەلا تعقیلون کە لە تعقیلون لە هەمویان زیاتر هاتیە کە تعقیلون یان یعقیلون کە لە 22 لەو 24,000 هاتیە بە شێوێ ئەفەلا تعقیلون لعلكم تعقلون إن كنتم تعقلون أفلم تكونوا تعقلون كهات ليرا حتى قرآن كاتي خوای پروردگار باسی قرآنی کردووە کە کاتێک هینای خوارێ لە بۆ ئەومەتی لعلكم تعقلون بۆ ئەوەی ئینسانەکان چیە عقل و تێبگەن قد بينا لكم الآيات إن كنتم تعقلون كاتێک وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون يعني ليرا تێگەیشتن و هەروە لێکدانەوەی کەواتە بیرکردنەوەیەکی هزری بیرکردنەوەیەکی عقلانی کە خوای پەروەردگار داوای کردیا سورة أفلا تعقلون لعلكم تعقلون إن كنتم تعقلون أفلم تكونوا تعقلون باشا كواتە لێن ئینسان دەبی بەو شێوە کە باسی عقل بکە کەواتە عقل گرنگیەکی تایبەتی هەیە لە ئیسلامدا هەروەها بەواسطەی عقل تێدەگەین لە نصوصی قورئان لە نصوصەکانی فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بواسطەی عقل دەتوانین ئیدراک بە شتەکان بکەین هەروە ئیستنباط بکەین هەروە ئیستیدلال بکەین بۆیە عقل زۆر گرنگە لە ئینساندا پێویستە گرنگیش پێ بدە بۆیە کە کاتێک دەبینین باسی عقل دەکەین کە بەرامبەرەکەی غەریزەی ئینسانە ئەو غەریزەی کە هەیەی زۆر جار بێت جانبی غەریزەیی ئەگەر بێت و بە عقل کۆنتڕۆڵ نەکرێت جانبێکی زۆر خەتەرە
جانبی غەریزەی ئینسان کە ئەو غەریزەی کە دەیجوولێنی کە ئەو غەریزەی پێویستە عەقڵ کە بیبەستەوە. بۆیە عەقڵ مەزدەری تەفکیر و ئیستیدلالە کە مەزدەری بیرکردنەوەیە، مەزدەری بەڵگەهێنانەوەیە. هەروەها بەواسطەی عەقڵ دەتوانین تەمیز بەینی چاکە و خراپە بکەین. مەبەستمان کە لەوەی نییە کە عەقڵ وە پێش نەقڵ بێخی. وحی خوای پەروەردگارە کە دیاری دەکات ئەوە حەلالە ئەوە حەرامە ئەوە چاکە ئەوە چاک نییە. بەڵام لە هەمان شێوە خوای پەروەردگار ئەو عەقڵەی دایتە ئینسانی چونکە عەقڵیش لە لای خوای پەروەردگارە، ئەو وحی کەلامی خوای پەروەردگارە، عەقڵیش کە مەخلوقی خوای پەروەردگارە ئاداتە لە بۆ بیرکردنەوە، ئاداتە لە بۆ بیرکردن، کەواتە ئاداتە لە بۆ بیرکردنەوە کە تەمیز بینی کە ئەو شتە مەسلحەتی تێدا یان مەسلحەتی تێ نییە، چاکە یان چاک نییە. کاتێک بە قورئان ڕاستەوخۆ لە بۆمان ڕوون دەکات و کە شتە چاکەکان و شتە خراپەکان. هەروەها عەقڵ کە ئیدراج پێ هەیە، هەروەها تەمیز پێ دروست دەکات، هەروەها بەواسطەی عەقڵ ئینسانەکە تێدەگات. کەواتە عەقڵ بابەتێکی زۆر گرینگە کە پێویستە ئەو کەسەی کە پێشەنگە لە ڕووی عەقڵی بەڕاستی زۆر گرنگی بەخۆ بدا، وەکو ئەوەی نەبی وەکو دەبینی ئێستا کە ئەو کەسانی بەناوبانگ بوونە، تەنها بەناوبانگ بوونەکانیان لە ڕووی جسمیە، نەجانبی ڕوحی تێدایە، نەجانبی عەقلی تێدایە، بەڵکو بۆ ماوەیەکی کەمە ئەو پێشەنگ ئەو بەناوبانگ بوونیان، چونکە لەگەر ڕزیبوونی جسمیان یان لەگەر پیربوونیان ئەو ناوبانگیان نامێنێ. بۆیە کە گرنگی بە عەقڵ دەدەین، یەکەم شت گرنگیدان بە خودی عەدالەت، کە ئەو کەسە کە پێویستە کە کاتێک عەقڵانی بیردەکەینەوە کەواتە کەسێکی عادل بی، کەسێکی دادپەروەر بی. بۆیە وئیذا قلتم فاعدلوا ولو كان ذا قربى. خوای گەورە باسی کە عەدالەت و دادپەروەری دەکات. ئینجا ئینسان ئەگەر لەگەر نزیکەکانی خۆش بی، ئەی لەگەر دوژمنەکان ئەگەر بێت و ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا. هەروەها کە دژمنایەتی کەسێک یان زەرەری لە ئێوەدایە نەبتە هۆی ئەوەی عەدالەتی بەرامبەر نەکە، فعدلوا. ئەوەیە پێدەری ئەنصافی ئیسلام کە باسی ئیسلام دەکەی. ئەگەر بێت و هەرچەندە کەسێکی دژمنت بوو، هەرچەندە زەرەریش پێگان بی، هەرچەندە بە شێوەیەک لە شێوەیەکان کە زۆر خراپی بەرامبەرە تو هەبوو، بەڵام لە کاتێک دێی مامەڵەی لەگەر دەکەی مامەڵەیەشی دادپەروەرانەی لەگەر بکە کە خوای پەروەردگار دەڵێ بە هیچ شێوە وەتان لێ نەکە ئەلا تعدلوا، کە عەدالەت نەکەن. بۆیە عەدالەت کە دەبتە هۆی ئەوەی ئەو ئینسانە کە لە ڕووی عەقلانیەت کە ئینسانێکی هاوسەنگ بی، کە ئینسانێک بی بتوانی خۆی ڕابگری. هەروە بەشداریکردن کە باسی عەدالەت، باسی کە گرنگیدان بە عەقڵ دەکەن، بەشداریکردن لە خوڵ و ڕاهێنانەکان کە پێویستە ئەو کەسە پێشەنگە وا نەزانێ کاتێ ئەو خەڵکە لە چاودەورەی دێتەوە کە بووە قیمە. هەر کەسێک وا بزانێ گەیشتە قیمەی عەقلانیەت یان قیمەی علم و قیمەی زانست، ئەوە بزانە لەو کات ئەم کەسە کە لە ئۆپەری جەهلدا. بەڵام ئەگەر بێت و ئینسان هەرچەندە علمیشی کەم بوو، بەڵام هەر تێگەیش کە ئەو ئینسانە کە پێویستی بە علمەوە هەروە هەر هەوڵیدا کە فێرە شت بی، ئەو جۆرە ئینسانە بەردەوام کە گرنگی بە عەقلی خۆی دەکەن، نابتە هۆی ئەوەی کە گومڕا بێ، سەرسام بێ بە عەقلی خۆی. زۆر جار بێ ئینسانەکان لەبەر ئەوەی کۆمەڵە کەسێکی زۆر بە دەوریانە زۆر سەرسام دەبی بە عەقلی خۆی، بۆی وا دەزانی هەر قسەیەک ئەکە ڕاستە، هەر قسەیەکە دروستە، بەپاشەوە ناگەڕێتەوە هیچ کەسێک هیچ کتێبێک ناخوێندەوە بە خۆ دەڵێ من بەخۆم دەنم سەرچاوی هەموو کتێبەکانم. بەو شێوەی لێدێ. بۆیە پێویستە ئینسانی پێشەنگ بەردەوامی لە خۆڵ هەرچەندە خۆڵی بەخۆی ئەگەر بێت و وەکو مدەڕی بێ، ڕاهێنەر بێ، بەڵام بە هەمان شێوە بچی بەشداری خۆڵەکان بکە، بەشداری ڕاهێنەرەکان بکە، هەروە باسی مؤتەمەڕات بکە. هەروە خوێندنەوەی کتێب، ئەو کتێبانێک کە دەبتە هۆی ئەوەی کە ئینسانەکە لە ڕووی عەقلی بەهێزمی، وەکو دیارە یەکەم ئاەت کە کاتێک خوای پەروەردگار هێنایەتی خواری اقرأ باسم ربک الذی خلق، کە کاتێک خوێندن کاریگەریەکی هەم هەن ئەو کتێبانە لە جانبی ڕوحی تەئسیری هەیە، لە جانبی لاشەیی تەئسیری هەیە، هەروەها لە جانبی عەقلیش کاریگەرێکی تەواوی هەیە، چونکە دەبتە هۆی چارەسەرکردنی کێشەکان و هەروە گەشەکردنی عەقڵ، هەروە بەرزکردنەوەی ئاسی عەقلی ئەو ئینسانەتیە بەهێز دەبێ و بەرز دەبێت. چەندی ئینسان زیاتر بخوێنتەوە لە ڕووی عەقلیتیە بەهێزتر دەی، بەڵام ئەو شتانە بخوێنتەوە کە باسی خۆراکی عەقلی دەکەین، هەروەها خۆراکی لاشە دەکەین، هەروەها خۆراکی ڕوحی دەکەین، هەر یەکێکیان لەوانە خۆراکێکی دروست و نادروست هەیە. چۆن ئێستاکە لە بۆ لاشە هەندێک شتێ حەرامە ئینسان بیخوا، بە هەمان شێوە هەندێک خۆراکی ئەگەر بێت و بیدی عەقڵ پێی چی لێ دەشێت، بۆی ئەو خۆراکانە بدە عەقڵ ئیجابیەت بە شێوەیەک عەقڵ ئیجابی بیر دەکاتەوە، بە شێوەیەک ئەرەیی بیر دەکاتەوە، نەک بەو شێوەیە کە چەند کتێبێکی ئەگەر بێت و ئینسان بیخوێنتەوە لە کاتێکدا کە هیچ دژەتەنێکی نییە، هیچ پێکوتەیەکی نییە، ڕاستەوخۆ بیخوێنتەوە، ڕاستەخۆ کاریگەری هەیە و ڕاستەخۆ گەڕانکاری بەسەرادێ. بەڵام ئەگەر بێت و
ئەم کەسە ئەم کتێبانەی خوێندۆ کە بۆ هۆی ئەوەی لە ڕووی ڕۆحی کەسێکی تەواو سابت بی لە ڕووی نەفسی کەسێکی سابت بی ئەم کاتە کاتێک لە ڕووی چەندان کتێبێکی خوێندیتەوە کتێبی فکری تەندروست ئەگەر بێت لەو کاتێ بزی کتێبێک بخوێنەوە کتێبێکی ناتەندروستە دەتوانێت ڕەدی بداتەوە دەتوانانی هەلی بسنجێنی بزانی ئەم کتێبە چی هەڵەیە و چی هەڵێنە بۆیە کە گرنگترین شت لەوەیە قودوەی حەسەنە ئەم پێشەنگەش کە خۆی بە پێشەنگ دەزانی پێویستە اقتیدا بە پێشەنگێشتر بکە ناکرێت پێشەنگ بەبێ پێشەنگ بی هەر چەندە کەسێک ئەگەر بێت و گەورە بی هەر دەبی پێشەنگێشتری هەبی لەبەر چ پێویستە ئینسان پێشەنگێ بی چونکە ئینسان کامل نییە کامل نییە پێویستی بەوەی ڕاستکردنەوە هەیە بۆیە هەبوونی کەسێکی پێشەنگ لە ڕووی عەقلی کە پرسی پێ بکات ئایا ئەو کارێکی دەیکان یا ئەو کاری بەتەمایە چی بکە و چی نییە بۆیە خوای پەروەردگار کاتێک باسی و وەشاویرهم فی الأمر وأمرهم شورى بینهم کە باسی مەشوەرەت و ئەو بابەتان دەکا ما خاب من استشارە ئەگەر بێتەوە لە بوارێکی تایبەتی ئینسانێکی ئاسایی پێویستە کە ڕاوێژ بکە لەو کەسانی کە شارەزانە ئەو کەسەی کە پێشەنگە پێویستی زۆر بەوەیە کە کاتێک کارێک دەکا یان دەیەوێت هەنگاوێک بنێ ئەو هەنگاوە پێویستی بە پرسکردنە خاصەتە هەنگاوەکە هەنگاوێکی گەورەی و هەنگاوێکی استراتیژی کە پەیوەستە بە داهاتوو پێویستە پرس بکە کە پرس بکە بە کەسانێکی عاقڵ ئایا ئەم کارە چۆنە و چۆنی ئینجا دەتوانی ئەوە کەڕامەتی عەقلی خۆی بپارێزی ئەگەر بێت و بەو شێوەی نەکرد ئەمە عەقڵەکەی لە کاتێک ڕاوەدەستی لەوانەیە تووشی لادانێک بکە هەروەها تووشی گومڕاییەک ببێت ئینشاءڵڵا لە بەرنامەی داهاتوو کە باسی گرینجیدان بە سۆز دەکەین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا